نەخۆشانی توشبوو بە شێرپەنجە کە نەخۆشیەکی بربڵاوە و چارەسەریشی لەلایەن پزیشکانەوە نەدۆزراوەتەوە ساڵانەش ژمارەیەکی زۆر لە توشبوانی ئەو جۆرە نەخۆشیە لە سەرتانسەری جیهان گیان لەدەست دەدەن. لە هەرێمی کوردستانیش هاوڵاتیەکی زۆر بەدەست ئەم نەخۆشیەوە دەناڵێن و هەندێک لەو نەخۆشانش پێداویستیەکانی دەرمانیان بە نرخێکی گران دەست دەکەوێت. بەڵام حکوومەتی هەرێم دوو نەخۆشخانەی لە هەولێر و سلێمانی تایبەت کردووە بە چارەسەرکردنی ئەو جۆرە نەخۆشانە کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان نەخۆشەکانیان تیا چارەسەر دەکەن. ئەوان هاوکاریمان دەگەنە بەست دەکەین وڵا دەبی شووە دیوەتی ڕاستە ئەی هەتمان فرۆشین لە ماری 5 ساڵە لێرەینە تا ئێستا عیلاجمان یعنی لە دەرەوە نەکڕیە کەم تاکە لە دەرەوەمان کڕیە هەر لێرە لە رانەکەلی عیلاجیان داینێ زۆر گرانە عیلاج وێ دەگاتوێ جاروێت 4 وەرەقە 3 وەرەقە 2 وەرەقە ئەوە عیلاجیتیان لەخوای بە زیادبی زۆر مەمنونی ئەو خەستەخانەیە کە خەستخانە نانەکەلیە لە ژێر سای هەموو ئەوەکانی خزمەتی ئەو خەستەخانەی دەکەن و هەموو ئەوەکان دکتۆرەکان خوا قبول ناکە هەتا ئێستاکە هیچ ئەوەچان لە بوومەنە بە هیچ ئەگەر هەرچی هەبی لە مارێ لۆی سەر بکەین معنای لۆی پەیدا بکەین ئەگەنا ناوەڵا وەسعەکە وەسعی و های نییە کە بەوەی دەربچیت ناوەڵە دەڕاچێت. بەوتەی بەڕێوەبەری نەخۆشخانەی نانەکەلی هەولێر ساڵی پار زیاتر لە 1696 نەخۆشیان هەبووە کە زیاتر لە 400 نەخۆش لە ئاوارەکان بووە. بۆ ئەم ساڵیش تاوەکو مانگیدا نزیکەی 1029 نەخۆش ناویان تۆمار کراوە کە نزیکەی 300 نەخۆش خەڵکی دەرەوەن. هاوکات وتیشی پێویستە هاوڵاتی 6 مانگ جارێک پشکنین بۆ خۆی بکات تاوەکو ئاگاداری هەر جۆرێکی نەخۆشی ببێت و بە زوویی چارەسەر بکرێت. ئێمە بەپێی پێویست ئەو نەخۆشانێک کە دێنە لامان کە پاژەوەی نەخۆشەکان دیاری دەکرێت بە شێرپەنجە کە پشکنی تایبەت و ئانێ بۆ دەست دەکەین بە چارەسەرکردنیان لەگەڵ باورین دکتۆرە بە ڕێزەکان و لەگەڵ ئەو ستافانەی کارمەندەکانی کە لە نەخۆشخانە کار دەکەن بە هەموو توانای خۆمان دەمانەوێت هەم لە بەشی باڵێنە چارەسەرکردنەکەی لەگەڵ لە بواری سایکۆلۆژیش هەر یارمەتیان بدەین دەست بە پرۆسی چارەسەرکردنەکەیان دەکەین و بەپێی ئەو با بڵێن ئەو پرۆتۆکۆلانێک کە هیتمان بەکاردێن. هەندێک لە نەخۆشەکانی شێرپەنجە هەیە وەکو بۆ ماوەیە بۆ نمونە شێرپەنجەی مامەگەی ئافرەتان ئەگە لە ماڵە هەبی دایکیان هەبی لەوانەیە کچەکان لەوانەیە ئەوانەی تر توش دەبن. شێرپەنجەی قۆڵۆن کە لە نەخۆشێک لە خێزانەکە هەبی ئەوانە ترش دەبێت پشکنینی بۆ خۆیان بکەن 6 مانگ جار ساڵێک جارێک. نەخۆشی شێرپەنجە کە بۆ سەر دوو جۆری وشک و جۆری خوێن دابەش بووە و پرۆسەی چارەسەرکردنیشی درێژخایەنە و دەبێت نەخۆش بەردەوام لەژێر چاودێری پزیشکدا چارەسەر بەکار بێنێت. هەر خێزانێکیش ئەو جۆرە نەخۆشییان هەبێت پێویستی بە پارەیەکی زۆر هەیە تاوەکو چارەسەری نەخۆشەکەی بکات. جۆرێک لەو خێزانانەش بەهۆی نەبوونیەوە نەخۆشەکەیان لەدەست داوە. بەڵام لە ئێستادا حکوومەتی هەرێم لە ڕێگەی چەند نەخۆشخانەیەکی تایبەتەوە هاوکاری ئەو نەخۆشانە دەکات. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.